بێگومان بابەتی سینەما و نمایشکردنی بەشێک لەو فیلمە گرنگانەی کە ئەیانەوێت لە نێو فیستیڤاڵەکانە بەشداری بکەن بەردەوامی هەیە و بینین بەشێک لە دەرهێنەرانیش ئەو سنوورەیان تێپەڕان کە فیلمەکانیان تەنها لە چوارچەوەی کوردستانی گەورەشا بێ بەڵکو بەژاریان پێکردن لە چەندین فیستیڤاڵ و چالاکی دەرەوەی کوردستانە. لە ئێستاە ئامادەکاریەکرێت بۆ پێنجەمین خولی فیستیڤاڵی فیلمی نێودەوڵەتی کە لە شاری سلێمانی بێگومان بەڕێواچێت. دیاران فیستیڤاڵە ساڵانەیە بۆ ئەم ساڵیش پێنجەمین خولی بەڕێواچێت و بێگومان بەشێک لە ئەو فیلمانەی کە تاوەکو ئێستا توانیویانەکە بڵین سنوورێکی باش ببڕن و بەجاری لە چەندین فیستیڤاڵی جیهانیا بکەن بتوانن لە ئێستاشە ئامادەکاری بکەن بۆ ئەوەی کە لە نێو پێنجەمین خولی فیستیڤاڵی نێودەوڵەتی سلێمانیا بەشدار بن. وا بڕیارە پێشبڕکێی پێنجەمین خولی فیستیڤاڵی فیلمی نێودەوڵەتی سلێمانی بەڕێوەچێت و چەند فیلمێک تێیدا بەشدارە بن. کورتە فیلمی مردن لە باخی سێودا و کورتە فیلمی کچی بال لە پێشبڕکێی پێنجەمین خولی فیستیڤاڵی فیلمی نێودەوڵەتی سلێمانی وەرگیران کە لە مانگی نۆڤەمبەری 2021 لەلایەن دەستگای فیستیڤاڵەکە بەڕێواچێت. کورتە فیلمی مردن لە باخی سێودا لە دەرهێنانی کامەران جەمالە و کورتە فیلمی کچی بال لە دەرهێنانی دانا کەریمە.